لە ئەنجامی پێشڕەویەکانی هێزەکانی پێشمەرگەدا بە بەراورد بە چەند مانگێک لەمەوبەر چەکدارانی داعش تا ڕادێکی بەرچاو لاواز بوون و توانای ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ هێزەکانی پێشمەرگەدا لەدەستداوە و بۆ شاردنەوەی شکستەکانیان پەنا بۆ تەقینەوە و کاری نامرۆڤانە دەبن. لە بەرامبەردا پێشمەرگە توانیوێتی چەندین ناوچە لە ژێردەستی داعش دەربێنێت و پێگە و هێزی خۆی لە ناوچەکەدا بەهێزتر بکات. زۆرم پێخۆشە کە داعش لاواز بووە. ترە هەر کەسە ئەبێ لە شوێنی خۆیەوە لە مناڵێکەوە لە پیرێکەوە لە گەورەیەکەوە یعنی پێشمەرگای بێ یعنی هەموو کەس پشتیوانی لێ بکات چونکە پێشمەرگە شتێکی زۆر مقدسە. بەڵام من قەنەعەتم وایە ئەگەر هێزەکانی ئاسایشەکانی ناوخۆ هەرچەندە تا ئێستا توانیوانە زۆر بە جوانی زۆر بە نیشتیمان پەروەریانە توانێن ئاسایش و هەرێمی هەرێم پارێزن هیوادارین چاو قارکراوەتر بن بوێرانەتر ئازایەت و ئەرچی هاوڵاتیشە بەتەنە هێز ئاسایشەکانی ناوخۆ نییە. ئێمەش وەکو هاوڵاتی سەرشانی ئەرچی سەرشانی نیشتیمانی و ئەخلاقی و دینی خۆمانە کە هاوکاری ئەوام بکەین بۆ پاراستنی سەرنووسن کوردستان بە هەوڵ بین بە هیمەتی هەموو لە پشتیوان بخوا ئەم ئارامی کوردستان بپارێزین. ئەوسا ئێمە ئەوان هێرشیانە کرد ئێستا پێشمەرگە هێرش بۆ سەر ئەوانەکە ڕۆژ بە ڕۆژ زەربەی کوشندەیان لێدەن و شوێنیان لێگرنەوە ئەو شوێنانی کە ئەوان داگیریان کردووە شتێکی کەمی ماوە هەمووی پێشمەرگە کۆنتترۆلی کردوێتەوە. جا لەگەڵ ئەوە جەماوەرەکە هەر پێشمەرگە نییە هەموو جەماوەری کورد تابعاً دژیانە و هەموو جەماوەری کورد پشتگیری پێشمەرگاکە و لە بەرەکانی جەنگایە هەموو خەڵک لە بەرەی جەنگایە. بەپێی سەرچاوەکان لەگەڵ بەردەوامی پێشڕەوی و سەرکەوتنەکانی هێزەکانی پێشمەرگەدا داعش لە ناوچەکەدا بەرەو لاوازی زیاتر دەڕوات و سەرکەوتنەکانی پێشمەرگەش لەسەر ئاستی جیهان کاردانەوەی گەورەی بەدوای خۆی داهێناوە و بەتەنها هێزی بەرەنگاربوونەوەی تیرۆر لە ناوچەکەدا ناو دەبرێت کە ماوەیەکی زۆرە بەورەیەکی بەرزەوە ڕوبەڕووی داعش دەبێتەوە. دڵخۆشین بۆی کە پێشمەرگە زۆر سەرکەوت و ئەبینین بەرەو سەرکەوتن ئەڕوات و هیوای باشمان پێیانە و ئیشەڵڵا داعش کۆتاییەت و نامێنێت. سەرکەوتنەکانی پێشمەرگەش بێگومان سەرکەوتنەوە و دڵخۆشیە بۆ هەموو لایەک ئەو بۆ بەمای دڵخۆشێکی زۆر کە ئێمە بە بوێری بتوانین بمێنینەوە و با چاو نەترسی بمێنینەوە و دڵخۆش بین لە شارەکەمان و ژیانی ئاسایی خۆمان بەڕێ بکەین. ماوەی چەند مانگێکە بە درێژایی زیاتر لە 1100 کیلۆمەتر پێشمەرگە بەورەیەکی بەرزەوە لە ڕوبەڕووبوونەوەیەکی سەختدایە لەگەڵ چەکدارانی داعش و لەم ماوەیەدا توانیوێتی شکست بە زۆربەی پەلامار و هێرشەکانیان بهێنێت و سەرکەوتنی گەورە تۆمار بکات. بەم دوایە داعش بە جۆرێک لاواز بووە کە بەرەی هاوپەیمانانی دژی تیرۆری تا ڕادەیەک دڵخۆش کردووە و باس لەوە دەکرێت. ئێستا داعش بۆ شاردنەوەی شکست و لاوازیەکانی پەنا بۆ تەقینەوە و هەندێک کاری تێکدەرانە دەبات کە ئاماژەیەکی ڕوونا بۆ نزیکبوونەوەی کۆتاییێنان بە دەستەڵاتی لە ناوچەکەدا. بەرەوانە بڵا کورسات نیوز سلێمانی.